گەڕانەوەی تالیبان بۆ ئەفغانستان ئەو دۆسیە گەرمەیە کە ئێستا بۆتە جێگەی باسی گەرمی میدیا نێودەوڵەتیەکان. بە شێوەیەک دامەزراوەکانی توێژینەوە بە تایبەت لێیان کۆڵیوەتەوە بەو پێی ئەو دۆسیەیە کاریگەری لەسەر وڵاتانی دراوسێ و تەنانەت هەموو جیهانیش هەیە. تالیبان کە خودی خۆی ژمارەیەکی دیاری نێوجیهانی سیاسی و سەربازیە زۆرترین مشتومڕی لەسرە. بە تایبەت باس لەوە دەکرێت کە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی دەست بەسەر وڵاتەکەدا دەگرێتەوە. باپەی نوێترین ئاماریش کە ئەنەتەوە یەکگرتووەکان بڵاوی کردوێتەوە، تالیبان دەستی بەسەر لە 150 بۆ لە 170 ناوچەکانی ئەفغانستاندا گرتووە کە 60 ناوچەی سەرەکی و 400 ناوچەی لاوەکین بە ژمارەیەک لە هێڵە سنووریەکانی وەک تاجیکستانیشەوە. بە تایبەت بەم دوایانە تێکدادانی نێوان تالیبان و سوپای ئەفغانستان بەرفراوان بووە. شکستەکانی ئەم دوایەی سوپا و هێزە ئەمنیەکانی ئەفغانستان ئاشرەف غانی سەرۆکی ئەفغانستانی ناچار کردووە وەزیرەکانی بەرگری و ناوخۆ بگۆڕێت. ئاشرەف ڕاشی گەیاندووە کە وڵاتەکەی پابەندی یاسا مرۆڤایەتیەکانە لە جەنگدا، بەڵام تالیبان بەو شێوەیە ڕەفتاری نەکردووە. عەبدولغەنی برادەر یەکێک لە دامەزرێنەرانی تالیبان ڕایگەیاندووە کە پابەندن بە گفتوگەکانی ئاشتیەوە و لەگەڵ چارەسەرکردنی کێشەکانن بە گفتوگۆ تاکە چارەسەری ئاشتیش لە دامەزراندنی سیستەمێکی ئیسلامیە لە ئەفغانستاندا دەبیننەوە. لالایەکی دیکەوە ڕۆژنامەی واشنتن پۆستی ئەمریکی و تەلەگرافی بەریتانی بڵاویان کردوێتەوە کە لە دوای ڕاگەاندنی کشانەوەی هێزەکانی ئەمریکاوە هێرشەکانی تالیبان زیادی کردووە. بە شێوەیەک بەشێک لە هێزە ناوچەیەکان با ڕێکەوتنی ڕیسپیانی ناوچەکە و تالیبان شوێنەکانیان تەسلیم کردووە. فواد ئەحمەد وتەبێژی وەزارەتی بەرگری ئەفغانستان ڕایگەیاند ئەم بارودۆخە ئێستا مانای سەرکەوتنی تالیبان نییە و سەرکەوتنی سەربازیان مەحاڵە. محەممەد حەنیف وەزیری دەرەوەی ئەفغانستانیش لە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ڕاگەیاند پێویستە لەگەڵ کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ناتۆ ڕێو شوێنێکی تایبەت دابنرێ بۆ چاودێری بارودۆخەکە و جێبەجێکردنی ڕێکەوتنی ئاشتی. هەروەک باس لەوە دەکرێت کە یەکێک لە ئامانجەکانی ناتۆ ڕاهێنان و ئامادەکردنی پۆلیس و سوپای ئەفغانستانە بۆ ڕوبەڕووبوونەوەی تالیبان. بەڵام ئاماژەکان پێچەوانەی ئەم کارە نیشان دەدەن، هەرچەندە کە ئاشرەف غەنی بۆ ئەو مەبەستە لە واشنتن لەگەڵ بەرپرسانی ئەمریکی کۆ دەبێتەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکیش بەشێکی زۆر لەو ناوچانەی ئاشکرا کردووە کە تالیبان دەستی بەسەرداگرتوێتەوە و باس لە مەترسی کۆنتڕۆڵکردنەوەی هەموو ئەفغانستان دەکرێت دوای کشانەوەی ناتۆ و ئەمریکا. جۆن کێربی وتەبێژی پنتاگۆن ڕاگەیاند سەرقاڵی هەڵسەنگاندنی بارودۆخەکەن بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی. هەرچی عیمران خان سەرۆکوەزیرانی پاکستانیشە مەترسی خۆی لە کشانەوەی هێزەکانی ناتۆ و ئەمریکا ڕاگەاندووە و دەڵێت کشانەوەی ئەمریکا بەپەلە و بێبەرنامەیە تاکە وڵاتێکیش دوای ئەفغانستان لەی زەرمەند دەبێ پاکستانە، چونکە نزیکەی 3 ملیۆن پەنابەری ئەفغانی تێدایە. خان پێکێنانی حکومەتێکی هاوپەیمانی نێوان تالیبان و لایەنەکانی دیکە بە تاکە چارەسەری بارودۆخی ناوچەکە لە قەڵەم دەدات. هیچ گپی نیست الحمدلله، بریم بخیر و بسلامتی. های وشکی تانه کتی سکیلید بخیر آمدید.